سلام خورشید حسینا سایق شوفرم رمضانش هر خریجی کار بوینا تنها لرمضان دا یک روز کارم نکردو اویش بیسم و اسراحت بو هر بردوام لسیش خومن هر کچی هر کمان قرصه ماندی دبین بس سواز بخوای گورا در روز کان بردوامین ان شاء الله هل لسه کاسبی خوم هر بردوامین خلق او صار زور اهتمام با زوی زار شوانه دادنی کشتوکالو زراعت وشتوهانه اهتمامات زور پیدا او صار فرق زیاواز لگر پارکا بردا ایش خوشمن هر بردوام لو اوانا لسر اوکارو کاسبی که خومن بردوامین ان شاء الله بله والله توانی زورش توانی کابل اوی کبروجی نبی تنها لشگرانیه و للرات وقنا استمع يشكين زورش ما عندي بين زور هلا كابين بس هر بردوامين لا الحمد لله روجا كماشن ناشينينو يشي خوش معنا كينو هن كاسبيا كينو هنش اتوانين روجيش ناشينين ان شاء الله هر بردوامين لوان اواني كروجي اشينن بشمانه منو روجك داده بشمانه منو استفاده چيلنا كلو روجك اشينيتين تو يشي خود بكو خوای گورنه گوته تو کاسبینه که برو روزی بگرا عبادت بکرم کاسبینه که خوای گورا که داینا تو روزی اگری برو روزی بگران ویج بکا زاوش کاسبی خوشت بکا ئێمە وەکو تەکنیکاری ئەندازیاری لە ڕەمەزانانیشدا ڕناوەستین بەڵکو لەبەر گرنگجدانی خەڵکانی ئێرە بە زەوی و زاریان و بە باخچەکانیان و بە کشتتوکاڵ وان نەکردێک کە ڕابستن بۆ نمونە لە ڕەمەزاندا چەندین ناسیار هەیە داوان لێکردیمە کە نەخشیان بۆ دروستکەم ئەوە بەهۆی ئەو قەیرانی کە دروست بە خەڵک زۆربەی ڕووی لە با بڵێن لە زەوی و کشتتوکاڵ کردووە یعنی ئەو زەویانەی کە تا ئێستا دەستیانێ نەدرایەوە ئێستا خەریکە و گەردەکەون و جارێککە دەکرێنەوە باخچە یان دەکرێنەوە هەر کشتتوکاڵێکی تر هەبی ئەوە گرنگجدان بەو لایەنەی بەڕاستی وا لە منتیقەکەمان دەکات کە ببوژێتەوە جارێککە